بۆ هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کەوا بڕیارە 30 ئەیلولی ئەم ساڵ ئەنجام بدرێت، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بەڕادەیەکی زۆر ئامادەکاریەکانی تەواو کردووە بۆ ئەو هەڵبژاردنە. لە سنووری پارێزگای هەولێر کە ژمارەی دانیشتوانی 1,986,113 کەس دەبێت بۆ هەڵبژاردنە، لەو ژمارەیە 1,36,490 کەس مافی دەنگدانیان هەیە. ئەوەش لەو کاتەدایە وەک کۆمیسیۆن دەڵێت 10,000 دەنجی ناوی لێکچوو 9,000 کەسی تەمەن سەرووی 90 ساڵی سەر کردووە. هەر لە هەڵبژاردنی 30 ئەیلول لە سنووری پارێزگای هەولێر کۆمیسیۆن 499 بنکەی دەنگدان دەکاتەوە کە ئەو بنکانەش دابەش دەکات بەسەر 2,140 وێزگەی دەنگدان بۆ ئەوەی دەنگدەران بتوانن بە ئاسانترین شێوە لە ڕۆژی دەنگدان دەنگ بدەن. بۆ دەنگدانی تایبەتیش کەوا بڕیارە لە ڕۆژی 28 ئەیلول 2 ڕۆژ پێش دەنگدانی گشتی ئەنجام درێت، لە تەواوی هەرێم 170,469 دەنگدەری تایبەت هەیە و 93 بنکەی دەنگدانیان بۆ دەکرێتەوە. لەو ڕێژێش 72,732 دەنگدەری تایبەتی پارێزگایی هەولێرن کە 41 بنکەی دەنگدان لەو پارێزگایە دەکرێتەوە و دەنگدەری تایبەت دەتوانێت لە 201 وێزگەی دەنگدان دەنگ بدات. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.